ئاسۆشیتد پرێس ئاژانسێکی قازانجنەویستی ئەمریکیە و ساڵی 1948 6 ڕۆژنامەنووس لە شاری نیویۆرک کۆبوونەوە بۆ ئەوەی دەستگایەکی ڕۆژنامەوانی جیهانی لە بواری ڕووماڵ و گواستنەوەی هەواڵەکان دابمەزرێنن. ئەوە بوو لە مانگی یاری ساڵی 1948دا ئاژانسی ئاسۆشیتد پرێس یان دامەزران کە زیاتر بە ئەیپی ناسراوە. ئەیپی کە سەرچاوی هەواڵی زۆرێک لە دامەزراوە جیهانیەکانی دیکەیە لە ئێستادا 8500 بەشداربوویان هەیە و بە 6 زمان هەواڵ و زانیاریەکان بۆ دەستگاکانی ڕاگەیاندنی دیکەی جیهانی دەگوێزنەوە. Very much indeed, all of you, for coming in. Now, football, and in just a few moments, Wayne Rooney, you stay right where you are, has announced his retirement from international football. And that's it this lunchtime. Mary Nightingale, I think we'll have a more peaceful time at 6:30. But from all of us, a very good afternoon to you. Bye-bye. ئاسۆشیتد پرێس نزیکەی 170 ساڵە لە بواری پیشەسازی بەرەمێنانی هەواڵ لە 263 شوێن و ناوچەی جیاوازەوە لە 100 وڵات ڕۆژانە ڕووماڵی جەنگ و ململانێ و هەواڵ و گۆڕانکاریەکان بۆ دەستگا جیهانیەکانی ڕاگەیاندن و خوێنەر و بیستەر و بینەرەکانی خۆی دەگوێزێتەوە. هەروەک ئەیپی لەگەڵ دامەزراوەی داو جۆنسی تایبەت بە بازاڕی پشکی ئەمریکی گرێبەستێکی هەیە و لە ڕێگەیەوە هەواڵی ئابووری و بازاڕی دارایی و گۆڕانکاریەکانی ڕۆژ بۆ 43 دەستگا و کەناڵی هەواڵی لە جیهاندا دەگوێزێتەوە و گرنگێکی زۆریش بە هەواڵە وەرزشیەکان دەدات و لە 1 دەقیقەدا نزیکەی 9000 وشە لە بواری وەرزشدا بڵاو دەکاتەوە. ساڵی 1940 ئاژانسی ئەیپی لە ڕێگەی رادیۆ دەستی بە پەخشی هەواڵەکانی خۆی کرد و ئەو کاتەش ئەیپی یەکەم دەستگا بوو کە هەواڵ و ڕووداوەکانی لە 24 کاتژمێردا دەگواستەوە. لە بواری کاری تەلەڤیزیۆنیش ئەیپی بووە یەکێک لە ڕکابەرە سەرکیەکانی ئاژانسی ڕۆیتەرز و ئەو دەما لە ڕێگەی هەفتە نووسینگەیەوە لە سەرتاسەری جیهان هەواڵەکانی کۆدەکردەوە و بۆ بینەرەکانی پەخشی دەکرد و لە ئێستاشدا لە ڕێگەی خزمەتگوزاری گواستنەوەی هەواڵەوە گۆڕانکاری و هەواڵەکانی بۆ 300 دامەزراوەی ڕاگەیاندنی جیهانی وەک BBC، NBC، CNN، CBS دەگوێزێتەوە. You trust. This is NBC 10 News at 5. We begin with breaking news from Washington. From Capitol Hill, a terrifying scene. NBC 10 has been in contact with the local congressional delegation who, along with their staff, are all safe. And that does it for us tonight at 5 o'clock. Thanks for watching. لەگەڵ بەرەو پێشوونی پیشەسازی ڕۆژنامەوانی و رادیۆ و تەلەڤیزیۆن شان بەشانی بەرەو پێشوونی تەکنەلۆژیا و کاری میدیایی ئەیپی توانیوێتی لە پێشڕەوی لە بوارەکەی خۆیدا بمێنێتەوە. بە گوێرەی ئامارەکان ڕۆژانە 2000 ڕوودا و لە سەرتاسەری جیهان کۆ دەکرێتەوە و لە شێوەی هەواڵ دەدرێت بە بەشداربوانی ئاژانسەکە. بەم پێش لە ساڵێکدا 50,000 کاسێتی ڤیدیۆیی تۆمارکراو لە ئەیپی بەرهەم دەهێنرێت و زیاتر لە نیوەی دانیشتوانی جیهانیش لە ڕێگەی 15,000 سەرچاوی هەواڵەوە لە ڕوودا و گۆڕانکاریەکانی جیهان ئاگادار دەکرێنەوە. ئەیپی لە ساڵی 1948ەوە تا ئێستا خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی بێوێنەیە لە هەواڵ و گۆڕانکاریەکانی دنیا. ئەم ئەرشیفە دەوڵەمەندە بە سەرمایەکی گرنگی مێژووی و نیشتمانی بۆ نەوەکانی ئێستا و داهاتوو دەدرێتە قەڵەم کە خۆی لە ڕووماڵکردنی هەواڵ و گفتوگۆی زارەکی و نووسرا و ڤیدیۆ و فیلم و بابەتی تۆمارکراوی دەنگی و وێنە و کاری دانسقە و کەسایەتیە سیاسی و جیهانیەکان و سەدان شێوەی دیکە دەبینێتەوە کە ژمارەیان لە 1,700,000 بابەت زیاتر داخەمڵێنرێت و تا ئێستاش پارێزراون.